مسلمانانی خۆشەویست ئیماندارانی بەڕێز لەم ڤیدیۆدا چی سەیر دەبینی چی نامۆ دەبینی ئەها سەیرکەن دیقەت بدەن ئەو برا بەڕێزەمان لەو شوێنە پیرۆزە لەو مەقامە پیرۆزە کە یەک نوێژ بە 100,000 نوێژە کە لەوێ یەک دەقە بە فیڕۆدان زەربەی هەموو دنیایەوێت دەکەوێ وەکو هەزارەها دەفتەر دۆلار زەرەرکەی ئەوەی کە عەقڵی پێ بشکە لەگەڵ ڕێزم لەو مەقامە پیرۆزە لەناو ئەو حەڕەمە پیرۆزە تخوا شوێنی ئەوەی ئینسان ئەتاری لێ بکە یان بە معامەلە بە کڕین و فرۆشتنەوە خۆ مەشغوڵکە بۆیە ئاگادار بن مسلمانان کوڕە ئەو شوێنانە بەهایان هەیە ئەو شوێنە گرنگیان هەیە لە ئیسلامدا خوا سوێندی بەو شوێنەی خواردووە وهذا البلد الأمين ئەو شوێنە پیرۆزە کەی شوێنی ئەتاریە کەی شوێنی جرت و فڕتە کەی شوێنی معاملەیە کاتەکانتان بە فیڕۆمەدن لەو شوێنە پیرۆزانە کاکە میکەنە خاتری ئەو خوایە ئەوەندە شوێنە هەیە کە ئینسان تۆزێک ئومێدی هەبێ خوا پاکی کاتەوە لە گوناحەکان بەتایبەت بۆیە ئاگاتان لەخۆ بێ کاکە ئێوە کە دەستنە حەج و عەمرە بە نیەتی عیبادەت بچن بە نیەتی تەوبە بچن بە نیەتی بچن